ماوەی چەند ڕۆژێکە دەنگۆی بڵاوبوونەوەی لێبوردنی گشتی بۆ سزادراوانی هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە. جا لە ماوەی ڕابردووش چەند جارێکی دیکە ئەو دەنگویانە بڵاو بۆتەوە. جا من ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکانم لە هەرێمی کوردستان بۆی وردەکاری ئەو بابەتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتی کەسوکاری ئەو کەسانی کە کەسێکیان لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانە بزانن ئەوان دەگرێتەوە یاخودنا، بزانن هەواڵەکە ڕاستە یاخودنا. لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم. کاگەحسان لەگەڵم دەبێت، ئێسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان. کاگەحسان سڵاو دەبێ. ماوەی چەند ڕۆژێکە دەنگۆی لێبوردنی گشتی بڵاو بۆتەوە. ئەو بابەتە ڕاستە؟ ئێوە کارتان لەسەر ئەو بابەتە کردووە نەکردووە؟ ڕاستی ئەو بابەتە چۆنە؟ بخێر بێن، ئەم کاتان باش. سەبارەت بە لێبوردنی گشتی و سەبارەت بەو دەنگۆی کە بڵاو بۆتەوە، ئێمە ڕاستەکەی ئەوەیە کە پەرلەمانی خەڵک چاوەڕێم هەڵبژاردنە بوو و چاوەڕێ بوو پەرلەمانی کوردستان بکەوێتە کار، ئیشوکارەکانی دەست پێ بکاتەوە. بۆیە ئەو بابەتە جارێتر وروژێنراوە و دەمێ ئەو بڵێم ئێمە پرۆژە یاساکەمان لە 23 حازر کردووە. ساڵی 2023 ساڵی 2023 ئامادەی پرۆژە یاساکە و ئێستا چاوەڕێن پەرلەمانی کوردستان بکەوێتە کار و ئەو پرۆژە یاسایە بنە پەرلەمان بۆی ئێمە بتوانین مناقەشەکەین و بکرێتە یاسایەک و کۆمەڵی خەڵک سوودمەند بێت لێ و ئیشەڵا بە هیوام لە نزیکترین کاتا پەرلەمان کۆبێتەوە و ئەوە بێتە دەستکەوتێکی باش، هەم بۆ وانی کە چاکساز بوونەوە، هەم بۆ وانی کە تەنها کێشەی شخصیان لەسەر کەس نەماوە، تەنها حەقی عامیان لەسەرە. باشە، چێ دەگرێتەوە ئەو لێبوردنە ئەوەی ئەو پرۆژە یاسایی ئێوە ئامادەتان کردووە؟ ئەم لێبوردنە ئەوانی ناو چاکسازیەکان ئەگرنەوە، ئەوانی خەتەر نین لەسەر کۆمەلگا، ئەوانە ئەگرێتەوە و نەوجوانی تایە، ژنمان هەیە و خەڵکی ئەوانەمان هەیە کە لە حاڵەتی مروری و هەندێک کێشە ئەوانی کێشەی بەسیط و ئەو کێشە قورسەکان بڕاستی ڕەنگە هەندێک لە ئەوانی تیرۆرن، ئەوانی کە مەسەن بە مەسجێک بەشدار بوون، نەک ئەوانی کە دەستیان بە خوێنی پێشمەگە و هاوڵاتیان سوورە، ئەوانە ڕەنگە نەگرێتەوە. بەڵام خەڵکی تر، خەڵکی ئاسایی لە ناو چاکسازیەکان ئەوەیە کە ئێمە چاکسازیەکان بە تەواوی ئێستا پڕ بووە و جێگامان نەماوە و ڕەنگە بەتایبەتی لە هەولێر زۆر کێشەمان هەیە و تەواو چاکسازیەکە هیچ جێگایەکی نەماوە و ئێستا ناتوانین کەس وەرگین. باش، ژمارەی ئەو کەسانی کە ئێستا لە چاکسازەکانی هەرێمی کوردستان چەندن ژمارەیان؟ بەڵێ، سزادراوان لە هەرێمی کوردستان ئێستا گەیشتوتە 6000، لەوانە 1740 کەسیان بە مخدراتن کە پلەی یەکەمی گرتووە لە تاوانەکە بەداخەوە و 517 کەسیان سزای سێداریان هەیە. باشە، لێبوردنی تایبەتیش هەیە. ئەگەر ئامارێک لەلابێ پێم بڵێ لە ماوەی ئەو دەمانگی ڕابردوو لە هەرێمی کوردستان چەند کەس بە لێبوردنی گشتی ئازاد کراون، ببوورە لێبوردنی تایبەت ئازاد کراون لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان؟ ئێمە لە سەرەتای ساڵی 2024 دەستمان بۆ کردووە کە ئەوانی نەخۆشن، ئەوانی کە پەککەوتن یان زیاترم نەخۆشیانی سەرەتان و شەرل دەماخ و ئەو نەخۆشیانی جەڵتە کە توانای ژیانیان نەماوە و بە عەرەبی پێڵێن مەرەزل مەوت، ئەوانە لیستێکمان ئامادە کرد و ڕەوانی سەرۆکایەتیاریمان کرد بە سوپاس و سەرۆکایەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پێکەنا لە هەموو لایەنە پەیوەنددارەکان و ئێمەشی تێدا بووین و ئەو لیژنەیە بەردەوامە. تا ئێستا ئێمە بۆ ئەم ساڵ، بۆ ساڵی 2025 35 کەسمان بە لێبوردنی تایبەت ئازاد کردووە و ئێستش بەردەوامین و بە نووسراوی ڕسمی داوام لە چاکسازەکان کردووە کە ئەوانەی نەخۆشن پەککەوتن ناوەکانمان بۆ بەرزکەنەوە بۆی بتوانین لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە بڕیاری لێ بدەن و لێبوردنی تایبەتیان بدەن. دەست خۆش بێت. هێڤی، ئەمە ئەو زانیاریانە بوو لەبارەی ئەو دەنگۆیانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە، گوایە لێبوردنی گشتی لە چەند ڕۆژی داهاتوو ڕاددەگەێنرێت. ئەمە ناوەڕۆکی زانیاریەکان بوو لەبارەی ئەو پرۆژە یاسایی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستانەوە ئامادە کراوە. چاوەڕێ دەکرێت پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی بکاتن و دواتر پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتون و کار لەسەر ئەو پرۆژە یاسایە بکات.